حکوومەتی عێراق لە هەوڵدایە کەمپی ئاورە عەرەبەکانی هەرێمی کوردستان دابخات. بڕیارە لە مانگی تەمووزی ئەم ساڵ دەست بە جێبەجێکردنی بڕیارەکە بکرێت. بەرپرسی دۆسەی مرۆیی لە ئیدارەی گەرمیانیش دەڵێت لە گەرمیان 220 خێزان لە کەمپەکان ماون و هیچ بڕیارێکیش بۆ داخستنی کەمپەکان بۆ ئێمە نەهاتووە. ئێمە تا ئێستا لە پەیوەندی بە داخستنی کەمپەکانە لەلایەن هەم وەزارەتی ناوخۆ هەم ناوەندی هاوبەشی مانگی قەیرانەکانەوە بە فەرمی ئاگادار نەکراوینێتەوە کە کامپەکان دابخرێن و پێشتر وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق و لایەنەکانی دیکەی حکوومەتی عێراقی شەوڵی زۆریاندا بۆ داخستنی کەمپەکان لە کوردستان. هەمیشە هەڵوێستی جێگیر لەم بوارە ئەوەیە کە گەڕانەوەی ئاوارەکان ئەبێ بەخۆبەخشانە بێ و خەڵکە خۆیان بڕیار بدەنەوە شوێنان نیشتەجێ بنەوە کەسی ژنیە ئامادە بێ ئەگەر بارودۆخی ژیان لە شوێنی خۆیان باشتر بێ بە ئاوارەی و ژیانی کەمپ و ناوخێوەت ڕازی بێ. بۆیە سیاسەتی چەسپاوی ئێمە ئەوەیە ئەو ئاوارانە تا و کاتێکی خۆیان ئەیانەوێ ئەتوانن لە شوێنەکانی نیشتەجێبوونیان لەناو کامپەکان بمێنەوە. ئاوارەکان دڵنیانین لە پاراستنی ژیانیان لە کاتی گەڕانەوەیان بۆ ناوچەکانی خۆیان و ژیانی کامپ بە گونجاوتر دەزانن. ئەحمەد خەڵەف خەڵکی شارۆچکەی شارەبانی پارێزگای دیالێ و ماوەی چەند ساڵێکە لە کەمپی قۆرەتووی ئیدارەی گەرمیان ژیان بەسەر دەبات. ئەو یەکێکە لە نمونەی و خێزانە ئاوارانەی کە ترسی لە گروپ و میلیشیاکان هەیە لە ناوچەکەی خۆیان و تاوەکو ئێستا بڕیاری گەڕانەوەی نەداوە و ژیانی کامپ بە گونجاوتر دەزانێت لە ئێستادا. بس الميليشيات السنية ما تخلينا نرجع وانتو هذا كتاب مالي يعني من ئەمێ بگەڕێمەوە شوێنەکەی خۆم بەڵام هێزا میلیشیاکان ڕێگریمان لێ دەکەن و نووسراویشمان هەیە بۆ گەڕانەوە بەڵام هەر ڕێگریمان لێ دەکەن و ناچارین لە کوردستان بمێنینەوە نەک هەر من خەڵکانێکی زۆر هەیە ئەیانەیە بگەڕێنەوە بەڵام میلیشیاکان ڕێگرن. هذا الوضع معنا هي هسه كلها بيد الأحزاب. داخستنی کەمپەکان هەوڵی چەند جارەی حکوومەتی عێراقە بەڵام نەبوونی ڕێو شوێنی پێویست و بربەستە مرۆیەکان ڕێگرن لەوەی حکوومەتی عێراق بتوانێت خەڵکانێک بڕوا پێ بهێنێت و بیان گەڕێنێتەوە شوێنی خۆیان کە سەردەمی داعش و ئێستای حکوومەتی عێراق بە یەک چاو سیر دەکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.